یاری خەڵکی کوردستان بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردی دووپات کردەوە. ئەو 32 حزبە پێیان وایە کاتی ئەوە هاتووە باشووری کوردستان هیچی دیکە وەکو کرێچیەکی عێراق مامەڵەی لەگەڵدا نەکرێ لە داهاتوودا لە ڕێگەی ڕیفراندۆمەوە خەڵکی کوردستان داوای تاپۆی خاکی کوردستان لە هەموو وڵاتانی دنیا بکە کە دەبێ کوردستانیش هاوشێوەی پێکاتەکانی دیکە نەتەوەکانی دیکە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەژین وەک عەرەب، تورک، فارس دەبێ ئەوانیش دەوڵەتی خۆیان هەبێت. پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بارزانی کۆبوونەوەی ساز کرد. دیارە لەم کۆبوونەوەیدا کۆمەڵێک بڕیاری نێوەخۆیی درا و کۆمەڵێک بڕیاریش درا تایبەت یاخود کۆمەڵێک بڕیار و شرۆڤە کرا سەبارەت بە هەڵوێستی وڵاتانی دەرەوە سەبارەت بە ریفراندۆم. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر میوانداری بەڕێز هۆشار سوەیلی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە. بەڕێز سوەیلی بەخێر بێن بۆ با لە کۆبوونەوەی ئەمڕۆوە دەست پێ بکەین. ناوەڕۆکی کۆبنەوەکە زانیمان لەسەر پرسی ڕفراندۆم و سربەخۆیە. چه بڕیارێکی گرنگ لەو کۆبنەوەی دەرچوو؟ وەکو باسی کرد کۆبوونەوەی ئەمڕۆ تایبەت بوو بە مەسەلەی سربەخۆیی و بە تایبەتی ئەو بڕیاری کە حوتی مانگ درا بۆ ئەوەی ڕفراندۆم لە 25 ئەیلولدا ئەنجام درێت. لەو کۆبوونەوەیدا جەنابی سەرۆک بەبایەخەوەتە بێگومان جەختی لەسەر گرنگی ئەو بڕیاری کە درا ڕۆژی حوتی مانگ کردەوە و لە هەمان کاتا سوپاسی هەموو ئەو لایەنانی کرد کە بەشداری کۆبوونەوەکانیان کرد. هەردوو کۆبوونەوە ئەو کۆبوونەوەی یەکەم و کۆبوونەوەی دووەم و بە تایبەتی لە کۆبوونەوەی یەکەما کە ئەو بڕیارە گرنگەدرا و لە هەمان کاتا ئاماژەی بەوەدا کە داوەتی ڕسمی بۆ هەردوو لایەنی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش چووە بەوەی بەشدار بن لەو کۆبوونەوەیە، بەڵام بەداخەوە ئەوان ئامادە نەبوون، بەڵام دەرگاکراوەیە هەر کاتێ بیانەوێت کە ببنە بەشێک لەو پرۆسە نەتەوەی یەکگرنگە ئەوانیش دەبنە بەشێک و دەرگایان بۆ کراوەیە. باش ببوورە دەرگایان بۆ کراوەیە یاخود چاوەڕێ دەکەن ئەوان بێنە ناو پرۆسەکە یاخود بەنیازن ئێوە وەکو پارتی و حزب و لایەنەکانی دیکە سەردانی ئەمە بێگومان کۆمیتە پێک هاتووە ئەو کۆمیتان ئەو کۆمیتەیە لە داهاتووە سەردانی ئەو دوولایەنەش دەکات، بەڵام خاڵێکی تری گرنگ هەیە کە مێ باسی کەم دواتر کە پەیوەندی ڕاستەوخۆی بەو دوو لایەنەوە بۆ دوو حیزبەوە هەیە. بێژگە لەو خاڵانەی کە باسم کرد سەرۆک لەو کۆبوونەوەیدا جەختی لەوە کردەوە کە مەسەلەی ڕفراندۆم مەسەلەیەکی نەتەوەیی و نیشتیمانیە، مەسەلەیە کە هەرناوێکە بەرەو سەربەخۆیی بێگومان، چونکە کاتێم کە ڕفراندۆمەکەین 25 ئەیلول بۆ هیچ شتێکی تر نییە تەنیا بۆ سەربەخۆیی نەبێت. بەڵام ئەم مەسەلەیە تایبەت نییە بە شخصێک، تایبەت نییە بە حیزبێک، مەسەلەیەکی نەتەوەیە، تایبەتە بە هەموو پێکاتەکانی کوردستان، بە هەموو خەڵکی کوردستان، بە هەموو لایەنەکانی کوردستان و پێویستە بۆ سەرکەوتنی ئەم پرۆسەیە کۆدەنگێکی نیشتیمانی کۆدەنگێکی کوردستانی دروست کرێ بۆ ئەوەی هەموو لایەک بەشێک بنەوە. خاڵێکی تر بێگومان کە زۆر جەختی لەسەر ئەوە کراوە کاردانەوەی نێودەوڵەتی و کاردانەوەی وڵاتانی ناوچە و کاردانەوەی تەنانەت حکوومەتی عێراقیش بەرامبەر بەو بڕیاری کە حوتی مانگ درا ڕاستی وا لێکدرایە وا هەڵسەنگرا کە ڕەنگە تەوەقع کرا چاوەڕێ کرابێت کە کاردانەوەکان لەوە تونتر بوو بێت کە بینیمان، واتە تا ڕادەیەک تا ئاستێکی باش کاردانەوەکان خراپ نەبوون، هەرچەندە بێگومان بە شێوەیەکی ڕاستەوخۆشی دەوڵەتێک پشتگیری لە سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان پێوا بوو کاردانەوەکان تونتر بێ لەوەی لەوە ڕەنگە وا حساب کرابێت کە هەندێک لایەن بەتایبەتی هەندێک دەوڵەتی ناوچە کاردانەوەی لەوە تونتریش بنوێنێت، بەڵام ئەوەی کە تا ئێستا بینراوەی کە تا ئێستا جۆمان لێ بووە ئەو کاردانەوانە بەو شێوەیە نەبوون کە وەکوتم وەکو باسم کرد کە ڕەنگە تا ڕادەیەک چاوەڕێ کرابێتەوە کرابێت. کاردانەوەکان بەڕاستی ئەگەر دواتر ڕەنگە زیاتر بینە سەر یەک بە یەکی ئەو دەوڵەتانە تا ڕادەیەکی زۆر خراپ نەبوو، چونکە زۆربەی هەر زۆری دەوڵەتان دژی مەسەلەی ڕفراندۆم نەبوون، زۆربەی دواتر دێنە سەر وڵاتان بەس جارێبال باز لە ڕەوشی نێوەخۆ بکەین، ینی پارتی دەڵێ ئێمە هەموو هەوڵێکی خۆمان دەخەینە گەڕ بۆ ئەوەی هەموو حزبەکان بەشدار بن. بێگومان ئێستا زۆری نە بەشدارە، بەڵام گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بەشدار نینە.
ئێوە چه هەوڵێک دەخەنەگەرت ئەو هەوڵەت چییە چی دەکەن تەوەرێکی گرنگی تری کۆبوونەوەکەی ئەمڕۆ بەڕاستی پێداگیر و جەختکردنەوە بوو لەسەر چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆ چونکە بۆ نمونە ئەگەر پەرلەمان و وەزعی پەرلەمان بەم شێوەیە کە ئێستا هەیە ببێتە کۆسب یا ببێتە پاساوێک بۆ هەندێلایەن کە بەشداری پرۆسی ڕفراندۆم و سەربەخۆیینەکەن ئەوە لەم کۆبوونەوە جەخت لەسەرەوە کرایەوە کە هەموو هەوڵێکی جددی و زیاتر لەمە دو ئادرێ بۆی پەرلەمان کارا بکرێتەوە بۆی ئەو کۆسپەژ نەبێت ئەولەویەتی داهاتووی پارتی بۆ لەمە یەکێک لە کارەکردنەوەی پەرلەمان یەکێک لە ئەولەوێتەکان ئەوەیە چونکە هەموو وەختێ پارتی وتوێتی مەسەلەی سەربەخۆی کوردستان دەبێت ببێتە سەکۆیەک بۆ کۆکردنەوەی هەموو لایەنەکان مەسەلەی سەربەخۆیی دەبێت کۆدەنگێکی نیشتیمانی کوردستانی لەسەر دروست بکرێت و ئێستا ئەمە ئەبینین پەرلەمانی یەکێکە لەو کوردستانی کە لە ڕێدایە بۆیە لەمە دوا بە هەموو شێوەیەک پارتی جەنابی سەرۆک تاکیدیشی لەوە کردەوە هەوڵەدا بۆ ئەوەی کێشەی پەرلەمان چارەسەر بکات ڕەنگە لە داهاتووە گفتوگۆ لەگەڵ لایەنەکان بە تایبەتی ئەو دوو لایەنی کە تا ئێستا ئامادەنین بەشێک بن لە پرۆسەی سەربەخۆی ڕفراندۆم بە شێوەیەکی تر دەست پێ بکات و ئەو کێشەیەش لە ئارادا نەبێنەوە پارتەکان زیاتر لە یەک نزیک بنەوە بۆ ئەوەی پرۆسی ڕفراندۆم و سەربەخۆیی بە ئاکارێکی ڕاست و دروستا بڕوا و نەتیجە سەرکەوتن بەدەست باش ئێستا پەیوەندی پارتی لەگەڵ بستنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی چۆنە گفتوگۆ هەیە پەیوەندیەکان بێگومان لە چوارچەوەی ئەو شاندانن کە چون سەردانیان کردن لەوە پێش بەڵام ئاگاداری هیچ پەیوەندێکی تازە نیم لە نێوان پارتی ئەو دوولایانە بەڵام ڕەنگە وەکوتم لە مەودا ڕەوشەکە گۆڕانکاری بەسەرا بێت و هەنگاوێکی جددیتر و عملیتر بەو ئاراستەیە برنە کە کێشە ناوخۆیەکان چارەسەر بکرێن مەبەستەکەش زیاتر وەکوتم دروستکردنی کۆدەنگێکی کوردستانیە لەسەر مەسەلەی ڕفراندۆم و سەربەخۆیی باشە بەڕە سوێلی دیارە بزوتنەوەی گۆڕان لە دوای لێدوانیدا بازدەوە دەکات کە ئەوان ئامادەنین پێشوازی لە هیچ شاندێک بکەن قسە لەسەر ڕیفراندۆم بکە ینی مەبدەئیەن ئەوان لەگەڵ ڕیفراندۆم نین ینی گفتوگۆ ناکەن ئێوە وەکو پارتی بڕیارتانداوە لە کۆبنەوەی ئەمڕۆ لەسەر کارەکردنەوەی پەرلەمان هەوڵی خۆتان بەگەڕ بخەن کەوایە دەکرێت پارتی بۆ کارەکردنەوەی پەرلەمان گفتوگۆ لەگەڵ بستنەوەی گۆڕان بکە یاخود ناکە لەگەڵ پارتەکانی دیکە دەکە میکانیزمی گفتوگۆکان کە لە ئایندا کرێ لە ئایندێکی نزیکا هێشتا ڕوون نیە تەوانە بێ میکانزمێکی تایبەتی وە دابنرێ بەزەوەین باسی یەکەم پرینسپی مەسەلەکەیە کە بڕیارێکی مەبدەئی دراوە لەلایەن پارتیەوە کە بە هەموو شێوەیەک هەوڵ بدەین کێشەی پەرلەمان و کێشە ناوخۆیەکانی تر کە ئێستا وەکوتم بوونەتە کۆسب لە ڕێگەی هاتنی هەندێک لایەن بۆ ناو پرۆسەی ڕفراندۆم و سەربەخۆیی چارەسەر بکرن بەڵام بێگومان ئەمە هەنگاوی جددی پارتیە ئەمە نیەتی پارتیە هیواداری نیەتی لایەنەکانی تریش بە تایبەتی ئەو دوولایانی کە بشێکن لەو کێشەیە بە هەمان شێوە بێ ئەوانیش هەنگاوی جددی بنێن بە چارەسەرکردنی ئەو کێشانی کە هەن باشە دیارە کارەکردنەوەی پەرلەمان بە تەنیا بە پارتی ناکرد پێویستی بە حزبەکانی دیکەش یەکێتی هەڵوێستی چۆنە یەکگرتووی ئیسلامی حزبەکان تەفاهمیان چۆنە بۆ کارەکردنەوەی پەرلەمان بە تایبەت مەبەستم لە کارەکردنەوەی پەرلەمان خۆ کەس هیچ حزبێک ناڵێ من لەگەڵ کارەکردنەوەی پەرلەمانیم بەڵام گرێکۆرەکە لەسەر دەستەی سەرۆکاتیە لە پەرلەمان بە تایبەت دکتۆر یوسف ئەوان لەگەڵ ئەوەدان کە پەرلەمان کارە بکرێتەوە بەبێ دکتۆر یوسف محەممەد وەک سەرۆکی پەرلەمان پێش هەموو شتێک هێچێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامی هەنگاوێکی مێژووی گەورەیان ناکەوە بەشێک من لەو کۆبوونەوەی حوتیمان کرا بەڕاستی ڕۆڵی گەورە و کاریگەریان هەبوو لە بڕیاردان لە ئەنجامدانی ڕفراندۆم لە 25 مانگ ئەوان بێگومان ڕاوبۆچوونی تایبەتی خۆیان هەیە ئەوان هەمیشە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمان بوون بۆ نەبێ ئێمەش وەکو پارتی لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمان نەبوو بین هەموو هەوڵێک دراوە بۆ ئاراستەیە بەڵام ڕەنگە ئەوان حەز بکەن پێش ئەنجامدانی ڕفراندۆم پەرلەمان کارا بکرێتەوە وردەکاریەکان چۆن پەرلەمان کارا ئەکرێتەوە چۆن و توێژەکان دەست پێکا و چی ئەیکات بەڕاستی هێشتا ماوە لە ڕۆژانی ئایندا ڕەنگە زیاتر بڕیایی لەسەر بدرێ بەڵام دیسانەوە گەڕێمەوە سەر نیەتەکە سەر مەبدەئەکە کە ئەبێ هەوڵی جددی بدرێت لە هەموو لایەنێکەوە بە تایبەتی لەلایەن پارتی و بە تایبەتی لەلایەن ئەو دوو لایەنش کە بەشێکن لە کێشەکە بۆ ئەوەی کێشەی پەرلەمانی لە ئارادا نەبێنێت باشە لەو کۆمیسیۆنەی کە کۆمیسیۆنی تایبەت بە ئەرکەکانی ڕیفراندۆم کە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی سەرۆکاتی دەکات زانیاری هەیە کە 7 حزب نوێنەریان لەو کۆمیسیۆنە دەبێ و 7 حزبە ینی دەتوانین بزانین کامە حزبن ئەو حیزبانە جارێ معلوم نین بەڵام عادەتەن ئەگەر ئەو دوو حیزبەی تر بێن بێگومان گۆڕان و کۆمەڵ وەکوتم ببنە بەشێک لەو پرۆسەیە دائما ئەو 5 حیزبەی کە لە پەرلەمانان ئەو حیزبانە بن کە نوێنەریان لە
ئەنجومەنی باڵای ڕفراندۆم و سەربەخۆییدا دەبێت و زائیدن و حیزبانەی تری کە تا ڕادەیەک جەماوەریان بڵێن ئاسی جەماهیریان زیاترە و بەرزەوە تا ڕادەیەک بوونیان لە ناو پەرلەمانە هەیە چکە بێژگە لەو 5 حیزبش خۆمان دەزانین حیزبی تری لە ناو پەرلەمانە بوونی هەیە و ئەندامی هەیە و نوێنەرایەتی هەیە دیسان و میکانیزمەکە ئەمێنێتەوە سەر ئەو کۆبوونەوەی داهاتوو کاکرێت ئەنجومەنی باڵای ڕفراندۆم و سەربەخۆیی جگە لە ئەندامێتی ئەنجومەنەکە بێگومان دەبێت پرۆگرامێک دابنێ بێ میکانیزمێک دانێ بۆ شێوەی کارکردنی ئایندەی لەمەوە ئێستا کێشەیەکی گەورە هەیە ئەو کێشەیەش ئەوەیە ڕاستە خەڵکی کوردستان بەپێی هەموو ڕاپرسەکانی پێش و تەواوی خەڵکی کوردستان زۆرینە لەگەڵ دەوڵەتی کوردین بەڵام ینی بزوتنەوەی گۆڕان لە میدیاکانی خۆیدا باسدەوە دەکات ئەو ڕیفراندۆمە ینی پرسێکی حزبیە نەتەوەی نییە ئەمە نابێتە گرفت ینی ئەم بۆ چوونە بڵاوبوونەوەی ئەم بۆ چوونە ئەم قسەکردنە زۆر جگەی داخە بێگومان وەرگرتنی هەڵوێستێکی لەو جۆرە ئێمە هیوادارین کە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵیش وەکوتم ڕای و بیر و ڕای خۆیان بگۆڕن و دیسانەوە بەشێک بمنە بەشێک لەو پرۆسە گەورەیە بەداخەوە تا ئێستا بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان دایان وا بوو کە مەسەلەی ڕفراندۆم جددی نییە و ناکرێت و ڕۆژەکەی دیاری ناکرێت ئێستا کە ڕۆژەکەی دیاری کراوە بە تایبەتی بەشێکی زۆری هەر زۆری حیزبە کوردستانەکان بڕیاریان لەسەر 25 ئەیلول داوە ئێستا ڕەنگە هەندێک جار بڵێن ڕەنگە ڕفراندۆمەکە نەکرێت یاخود ئەگەر بشکرێت ڕەنگە مەسەلە بۆ سەربەخۆیی کوردستان نەبێ بوو مەبەستی حیزبی و مەرامی تر بەکار بهێنرێت بەڕاستی ئەمە خوێندنەوەیکی غەڵەتە خوێندنەوەیکی غەڵەتە بۆ ئەو بڕیاری کە لەلایەن بە تایبەتی جەنابی سەرۆک ودراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان ودراوە و لەلایەن و حیزبانە ودراوە کە بەشێک بوون لە کۆبوونەوەی حوتی مانگ بێگومانەوە کوتم پارتی تەنها لایەن و تەنها حیزب نییە هەموو حیزبانە بەشێکن و بەشدارن لەوە ئەمە خوێندنەوەیەکی هەڵەیە بەڕاستی من دووپاتی ئەەکەم و لێرا کە مەسلەی ڕفراندۆم مەسلەیەکی جددیە ئەنجامە درێت و ڕفراندۆمیش کە ئەنجامە درێت بۆ هیچ شتێکی تر نییە بۆ سەربەخۆیی نەبێت سەربەخۆی بۆ سەربەخۆییە بێگومان بە سەربەخۆیە ئەمە ئەمڕۆ جەختی لەسەر کراوەتەوە و چەند جارێکی تریش لەوە پێش جەختی لەسەر کراوەتەوە بەڵام مەسەلەکە تا ڕادەیەک متوانم بڵێم تێنەگەیشتنە لە کۆی پرۆسەکە مەسەلەی سەربەخۆیی پرۆسێ مەسەلەی سەربەخۆیی بڕیارێک نییە هەنگاوێک نییە قۆناغێک نییە من شخصی خۆم کە بە دوادەچوونم بۆ ئەو مەسەلەیە کردووە من پرۆسەی سەربەخۆیی بە 4 قۆناغە بینم قۆناغی یەکەمی ئێمە کاتێک دەستی پێ کرد کە حیزبەکان بە شێوەیەکی گشتی جەنابی سەرۆک بە شێوەیەکی تایبەتی لە ناوەندە نێو دەوڵەتیەکانە کەوتە باسکردنی مەسەلەی سەربەخۆیی و ئەنجامدانی ڕفراندۆم لەگەڵ لایانی عراقیە باس کرا لە قۆناغی دووەم ئێمە قۆناغی یەکەممان بڕی حوتی مانگ قۆناغی یەکەم تاو حوتی مانگ تا 25 مانگ قۆناغی دووهەمی پرۆسەی سەربەخۆییە لە دوای 25 مانگ کە ڕیفراندۆمەکرێت تا ئەعلان و ڕاگەیانی سەربەخۆیی قۆناغیش ترە تەنانەت ئەگەر سەربەخۆییش ڕاگەیان قۆناغی ئەخیر دەست پێکا کە ئەویش دانپێدانانی نێودەوڵەتیە تۆ نابیتە دەوڵەت ئەگەر ئەعلانی دەوڵەتی شکرد ئەگەر لە نەتەوەی گرتوەکان نەبیتە ئەندام لەبەرەوە ئەمە ئەگەر وەکو پرۆسەیەک سەیری بکەین قۆناغەکانی پرۆسەکە زۆر دیارە کە دەبێت هەر بەو شێوەیە هەڵسەنگانی بوو دەکرێت ئەوەش بخەینە ڕوو ئەگەر بێت و پرۆژەی سەربەخۆیی پرۆژەیەکی جددی نەبە کاردانەوەی وڵاتانی دەرەکیش لێ نەدەکەوتەوە یعنی لێ نەدەکەوتەوە لە کاتێکدا ئێستا زۆربەی وڵاتان لە میدیاکانیش باز لە پرسی سەربەخۆیی و ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان دەکرێت بەغدا کە زۆر جار سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان باسدەوە دەکەی کەم دەرگا کە پرۆژەی سەربەخۆیی پێیدا تێپەڕ بێ بەغدایە بەڵام بەغدا دەڵێ ئەمە پەیوەندیدار نییە تەنیا بە خەڵکی کوردستان دەبێت تەواوی خەڵکی عێراق بڕیار لەسەر چارەنووسی باشووری کوردستان بدە ئەمان وتووە تەمانەوە بۆ چوونە ڕای خۆیانە بەڵام لە هەمان کاتدا بەشی دووەمی هەڵوێستەکەیان بەڕاستی تا ڕادەیەکی جابی بووە کە ئەڵێ گەلی کوردستان حەق خۆیەتی و هیچ کەسێک ناتوانێت ئەو حەقیان لێ زەوت بکات بەڵام تەوقیتەکەی خراپە لەبەر ئەوەی ئێستا شەڕی داعشە لەبەرەوەی ڕەنگە ببێتە هۆی ناسەقامگیری ناوچەکە بێگومان ئەم جۆرە بۆ چوون و هەڵوێست و ڕانە تا ڕادەیەک چاوەڕێکرا بوو ڕەنگە تونتر لەوەش چاوەڕێکرا بوو بێت وەکووتم ئەم هەڵوەستە تا ڕادەیە خراپ نییە بەڵام ئەم هەڵوەستە بە چی ئەگۆڕێت کە بەشێکە لە پرۆسەی سەربەخۆیی دیسانەوە دانوستانێکی جددی لەگەڵ بەغداد بە شێوەیەکی ئاشتیانە بۆ ئەوەی قەناعەتیان پێ بکرێت کە مەسەلەی سەربەخۆیی
مەسەلەیەکە کە ئەبێ ببێت ینی هەموو جارم دەڵم تیرێکە لە کەوانەکە دەرچووە گێڕانەوەی ئەو تیرە بۆ کەوانەکەی زەحمەتە بەڵام لەسەر چی گفتوگۆ بکرێت لەگەڵ عێراق لەگەڵ لایانی تر لەسەر ئەوەی چۆن ببینە دوو دراوسەی باش چۆن ئەو کێشانەی کە ئێستا هەیە چارەسەریان بکەین چۆن لە ئایندەیە نەهێڵین کێشەی تر لە بینی ئەم دوو دراوسەیە سەر هەڵدات ئەوە بێگومان ڕایەکە ڕایەکی زۆر سەیرە بەڕاستی چونکە ئەوە بەشێکە لەو بۆچوونە سیاسیە سلبی و هەڵوێستە سلبی کە ئێستا حکوومەتی عێراق گرتوێتە بەر بۆ دروستکردنی ئەغلبەی سیاسی یا زۆرینەی سیاسی لە ناو پەرلەمانە زۆرینەی سیاسی لە ناو حیزبەکانی عێراقا ئەلا ئەساس بەو شێوەیە ئەبێ بڕیار بدرێت بێگومان لەو زۆرینە سیاسی ناو پەرلەمان و دەرەوەی پەرلەمان مافی گەلی کوردستان دایم بە پێشێل کراوە ئەو بۆچوونەی کە با مەسەلەکە بخەینە دەست گەلی عێراق و بڕیار بدا بەڕاستی بەلام و بۆچوونێکی زۆر سەیرە و هەر ئەسڵەن باسیشان دەکرێت باشە هەر لە دوای کۆبنەوەکان سەرۆکی هەرێمی کوردستان پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ حەیدەر عەبادی دەکات هەندێک جار لە میدیاکان باسدەوە دەکرێت کە ئەمە دڵنەوایی دانە بە بەغدا دڵنیایی دانە بەوەی کە هەرێمی کوردستان هەنگاو بەرەو سەربەخۆیی نانێت تەنیا ئەمە ڕیفراندۆمە بۆ کاتێکی دیاری کرد لەو تەلەفۆنی جەنابی سەرۆک لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق باسی ڕیفراندۆم کراوە و پێوتراوە ئەمە بڕیارێکە دراوە و هیوادارین کە حکوومەتی عێراق و گەلی عێراقیش ڕێز لە ئێرادە و بڕیاری گەلی کوردستان بگرێت ئەو وەڵامی چی بووە؟ وەڵامەکەی سلبی نەبوو وەڵامێکی ئیجابی بووە باشە ئێستا زۆر جار هەڵوێستی وڵاتان دوو خاڵ دەخەنە ڕوو یەکێکیان دەڵێن ئێمە ڕێز دەیەک پارچەی خاچی عێراق دەگرین ئەوەی دووەمیشیان دەڵێ بارودۆخەکە گونجاو نییە شەڕی داعش لە ئارادەیە ئەو دوو خاڵە چۆن لێکدانەوەی بۆ دەکرێت ئەمە بەمانەی ئەوەی دژی سەربەخۆی هەرێمی کوردستانن نا دژی سەربەخۆی هەرێمی کوردستان خاڵێکی زۆر زۆر گرنگ هەیە کە ئەو چاوپێکەوتنانەی سەرۆک ئەنجامی داون ئەو خەڵقانی کە ئێمە ئەیان بینین و بەرپرسانی تر ئەیان بینن نوێنەرایین دەوڵەتان ئەبینین قونسوڵەکان ئەبینین لە دەرەوە خەڵق ئەبینین هیچ یەکی لەم دەوڵەتانە دژی مەسەلەی سەربەخۆیی کوردستان نییە تەنانەت بە ئێرانیشەوە ئێران بەرزار ئێران بێگومان هەڕوێستی جیاوازە من باسی دەوڵەتانی زیاتر بێجگە لە دەوڵەتە ئیقلیمەکانەکەم بە تایبەتی لە تورکیا و لە ئێران ئەوان هەڵوێستیان لەگەڵ دەوڵەتانی تجیاوازە هەڵوێستی ئەوان بە ڕاشکاوانە بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران کە دژی مەسەلەی ڕەفراندوم و دژی سەربەخۆین کە دیسانەوە ئەوەش تا ڕادێکی زۆر چاوەڕێکرا بوو دەوڵەتەکانی تر لەوانە ئەمریکا دەوڵەتە زرهێزەکان دەوڵەتە ئەندامە هەمیشەیەکانی ئەنجومەنی ئاسایش بە شێوەیەکی ڕاشکاوانەوە ئاشکرا و بە فەرمی دژی مەسەلەی سەربەخۆیی کوردستان نین ڕاستە بە شێوەیەکی ڕاست و خۆش لەگەڵی نین یا یعدانە نەکرەوە تا ئێستا پشگیری لە سەربەخۆیی کوردستانەکە بەڵام ڕێز لە خەڵکی بەڵام بە تایبەتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە هەڕوێستی ڕسمی ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە ئەڵێت تێئەگەین دەخواستی گەلی کوردستان تێئەگەین بۆ سەربەخۆیی بەڵام دیسانەوە کاتەکەی ئێستا گونجاونیە با من یەکشتی خاڵی زۆر گرنگ بڵێم ینی زۆر دەوڵەت کە لەم ئەخیرانە سەربەخۆیان بەدەستێناوە سلۆڤانیا کرۆیشیا ئەمریکا زۆر دژ بوو نەک ڕایەکی بەو شێوەی کە دەربارەی ڕەفراندۆمی کوردستان دەری بڕیوە بۆ مەسەلەی سەربەخۆی ئەو وڵاتانە ئەمریکا لە سەرەتایە دژ بوو وتی نابێت سەربەخۆی ڕابگەێنرێ چونکە ئەبێتە هۆی ناسەقامگیری سیاسی و ئەمنی لە ناوچەی باوتان ئەگەر بە کورتی یانی وەکو کورد گوتنی بیبڕێنینەوە ئەمریکا گەشتبینن لە هەڵوێستەکە ئێمە نەک تەنها لە هەڵوێستی ئەمریکا بۆ تایبەتی تەوان هەڵوێستی ئەمریکا هەڵوێستی هەموو دەوڵەتانی کە تا ئێستا ڕایان دەربڕیوە و هەڵوێستی هەموو ئەو دەوڵەتانشی کە تا ئێستا بێدەنگ بوون چونکە بێدەنگ بوونیش مانای ئەوەیە دژنین بەلانی کەمەوە دژنین ئێمە داواکارین و حەزەکەین هەموو دەوڵەتانە بە تایبەتی دەوڵەتانی ئەوروپی دەوڵەتانی ئەندامی هەمیشەیی لە مەجلیسی ئەمن لە ئەنجومەنی ئاسایش ئەگەر بەڕاستەوخۆ پشتگیری لەم پرۆسەیەنەکەن لەم خۆناغی ئێستا دژ نەبن دیارە کاتم تەواو بوو بەڵام یە خولەکەم ماوە زۆربەی بەشێک لە وڵاتان کاردانەوەیان هەبوو لە دوانی فەرمیان هەبوو بەڵام زۆربەی وڵاتان بێدەنگن ئەم بێدەنگێت چمانە ئەم بێدەنگیە مەسلەیەکی عەرەبیە لێ بێدەنگی مانای ڕازی بوونە ئێمە بۆ شێوەیە خوێنینەوە بەلانی کەمەوە بە هەڵوێستێکی ئیجابی خوێنینەوە هەر هەڵوێستێک دژی پرۆسەی سەربەخۆیی کوردستان نەبێت
ئێمە بە هەڵویستێکی ئیجابی لێگەینەوە. بەڕێز هۆشیار سوەیدی بەڕێوەبەری بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان زۆر زۆر سپاس. زۆر سپاس بۆ جەناب. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کامەران بن.